32 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی دەی ئاداری ساڵی 1991 هاوڵاتیانی دەڤەری سۆران بە هەر 5 قەزاکەیەوە دژی زوڵم و ستەمیڕژێمی بەعەس ڕاپەڕین و دام و دەستگاکانی ناوچەکەیان لە بەعەس پا کردەوە. لەم یادەدا بەشداربوانی ڕاپەڕین نیگەرانن لە دەسەڵاتی پارتی و یەکێتی و دەڵێن ئێمە ڕاپەڕینمان بۆ ئازادی و خۆشگوزەرانی بوو، نەوەک چەوسانەوەی میلەت بەدەستی دوو هێز کە هاوشێوەی داگیرکەران درێژەیان بە ڕێبازی چەوسانەوە داوام. وەڵی ئامانجەکەمان نەوەڵان نەهاتە جێ، بەڵام لەبەرەوەی زاڵمەکە ئەوەندە زوڵمی لە میلەتەکە کرد بوو بەبێ گوێدانە ئەم و ئەو ئیدیکەوی دیکە ئەم ناتوانم بڵێم لێ پەشیمان لەبەرەوەی ئەمن بەخۆ دەناو ئەوەیدا کە زوڵمم لێکرا زوڵمم لێکرایە، بەڵام نەوەڵایی پێم وایەگەرەوەی ئەو ڕۆزانی خەڵک ئەوێ ڕۆژێ بزانی بە لەوانەیە ئەو ڕاپەڕینە زۆر بە زەحمەت دروستە بوو، دروست نابوو. ئەگە دروست بوو بە بەڵکی دەسەڵاتدارانی ئێستاش ئەکەوتنە بەر لافاوی میلەت پێم وایە. ئازادی و خۆشگوزەرانی دوو ئامانج و ئومێدی گەلی کورد بوون لە باشووری کوردستان کە لە پێناویدا ڕاپەڕین، بەڵام چین و توێژە جیاوازەکان دەڵێن ئەم ئامانجانە بوون بە خەون و دەیان ئازادی خواز لە سایی دەسەڵاتی پارتی و یەکێتیدا دەستگیر و سزا دەدرێن. هاوڵاتیانیش دەیان قەیرانیان ڕوبەڕوو کراوەتەوە و حیزبە دەسەڵاتدارەکان هەموو شتێکی ئەم وڵاتەیان بۆ خۆیان و بنەماڵەکانیان بردووە. ئەوەی خەڵک هەوڵی لە بۆدا بەڕاستی ئامانجەکەی خۆی نەپێکا لە بەرژۆندی چەند کەسانێک بۆ ئەو ڕاپەڕینە، ئەو کەسانەش و هەمویان بوونە ملیاردێر و هەمویان بوونە کەڵمتەری سەر خەڵکەکەی بەڕاستی خەڵکە قوربەسەرەکە ئەوەی ماندوو ئەوەی کە لە ڕاپەڕیندا تێدا شەهید بوو هەموو باجەکەیاندا و بەڕاستی ڕاپەڕین بەلای منەوە هیچ ئامانجی خۆی نەپێکاواتە ئەوەی کورد هەدەفی بوو مەبەستی بوو بەڕاستی بەو هەدەفە نەگەیشت بەداخەوە. بێگومان ڕاپەڕین شکۆی میلەتێک بوو، بەڵام کرا لە میلەتی گۆڕدرا لە بۆ چەند بنەماڵە و چەند کەسایەتیەک کاوەشتشی زۆر خراپ بوو. دەرەنجامەکەشی ئێستا دیارە، یعنی ئەو وەزع ناسەقامگیری سیاسی و هەروەها ئەوەی کە لە دژی ڕاپەڕین ئەوەی میلەتی کورد لە دژی ڕاپەری سیاسیەکان و هەروە دەستڕۆیشتەکانی ئەم کوردستانە جارش کە دەستیان گرت و هینایانە کوردستان بەڕاستی ئەمە غەدرێکی گەورە بوو لە میلەتی کورد کرا. مێژووە ئیدی ئەنووسرێتەوە. هەموو جابایی من باسیوەیە کرد کە بەخۆ یەکێک بوو لە شۆڕژگێڕەکان باسیەوەیە کرایگۆ ئەگەر کوردستان ئازاد ببی یاخود سەدام حوسێن لە ناوبچی ئەوروپیەکان دێن خزمەتی کوردەکەن بە لە تەوەقعیوە ئاوا بوو، بەڵام بێگومان کوردستان ئەوەندە دەوڵەمەندە توانایەوە هەیە کە ئەوروپی بێن خزمەتی بکەن، بەڵام ئەوە بینین ئێمە میلەتی کورد هەموو ئاوارە بوو، گەنجەکانی هەموو سەرگەردان بوون، هەمویان لە دەریای ئیجەخن کام. دوای 32 ساڵ لە ڕاپەڕین و حکومڕانی خۆماڵی هاوڵاتیان ئێستاش بەدەست نەبوونی موچە و خزمەتگوزاری سەرەتایی و بەرتەسکردنەوەی ئازادی و جیاکاری سیاسی دەناڵێنن بە جۆرێک ئەوەی لە بەرەی دەسەڵات نەبێت لە زۆرێک لە مافە سەرەتاییەکان و مافی هاوڵاتی بوونیش کۆمەندانە بێبەش کراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.